اللهم صل وسلم وبارك على محمد وعلى آل محمد رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين خاتم الأنبياء والمرسلين نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سڵاو هاوڕانی خۆشەویست لە ڤیددیۆیەکی گەڕاینەوە لادان لە سناوڕانەر هیوادارم بەدڵتان بێم جارە سوکانیشمان هێناوە هیوادارم بەدڵتان بێت و بزان چۆنە دەستمان دیارە و ئەمە گێڕەکەش بەس گێڕەکە زۆر هین نییە کلاجوشتی ناوێت گێڕەکەش زۆر زەرور نییە بۆیە دەرم نەخستووە جا ئەم سیارە تازە هاتووە هیوادارم لایک و سەبسکرایب لەبیر مەگەن و پشگیری مامکەن هیوادارم بەدڵتان بێم سیارە تازە هاتووە با چاکیکین کامیان بەخواترە پێم وابێ ئەمە باشترینە ئۆفڕۆد دەبڵەکەشی ئەوەسەد بێت تایەکانی چییە باش بە زۆر گەورە نەبێت زۆر گەورەی دەزانێکین هەر گەورەیە بەخ ئەمانە جوان تاوامە دانین ئەنجارە ئەمە وینجەکەیەتی وینج ئەو پەتێ کورە ئەوشتە ئەو زنجیرە کەشتی پێ ڕاکێشیت بە قووەتر بێت زیاتر ڕاکێشێت ئەمەی بوو ئەەکەینەوە ئەمە شووتی ناو ئاوە بۆی نەکوژێتەوە ئەمە جارە ئەمەیان نازام کامیان چاکرێت ئەوت ڕۆت بە ئەمەیان بێ ئەمەش وا بێ وەکو سپێر بە بۆنی دیبیەوە بێدوا بە زۆر ناشرینە بلاجکتۆر بە پێوی بێت تاەکانی خۆی جوانە ڕەنگەکەشی مشینە جوانە وەڵی هەمووی ئەمە بێبزایکی چی زۆر پاندەرچووە شتێکی بۆ دانێن هەر لەخۆ لەگەڵ ئەمەش تەنها کێشەی ئەوەیە هین کامێرەی ناوەی نییە بە سوکان بە هیچ جۆرە کامێرەی ناوەی نییە هەر کە پێی کۆنێکتەکەی در نایڵە پێی بدەی بە دەستگەکەش گێڕی نییە چونکە گێڕی نییە ئەو بە گێڕەکە ئەنیشێنی دەست پێکەی زایەکی نەڵێ چی تۆزە شوێنەکەشمان لەرزێ ئەو پێش ناکات پێچکردنەوەی سیارەکە خۆی چاڵنجەکەمانەوەیە بێ
یەک بار لەو بانزینە بارێک لەو تەختە سپانێک بۆ چاکردنەوەی شوێنەکە و تەختە ئەوێ باوچین سیارێکی باری ببین سیار باشترینە بێت دەبڵ عکس لە تەرتیبات هەر لێکسەوە ناڕۆ لێوارە لە ناو قڕەکەیە بەس خاوە زۆر بەگدانان زۆر خۆش وڵایی لە خۆتان چێژێکی جیاوازی هەیە بارێکی دوابوو ئەگەر بۆی ببێت چون گەشتی زۆرمانەوە بێت گەورە بێداوە کاتەکەشی بڕۆین کاتەکەشی کەشین شتەکان لەسەر ڕێگەی خۆمان هە بەرەو شوێنە بوو ئەو دەور دەهەڵێ تەختەکە لێرە لە بەکەمانە سپانەکەش لەناو شوێنەکە لەوێ خەزای و دەبڵانە دەست جەماعەتێک بەمە داوای ساڵتیان ئاوە قسە ناگە وەڵی نازانێت چی من دانێکی بۆ ئێرە یەک دانێت لەین بۆ بارەکەی تیرێکی زەردی لەسرە بە دانێکیش لەوە هەڵ من بەخۆتی شاوە زۆر بەخۆجاوەرە من سارێکی بەڵاکسن نەبووە هەر دەرد ناچوو
بەجددی یاریەکی زۆر خۆش بەڵام خۆم حەزم لەم جۆرە ئۆفڕۆد و تەرتیباتانە بەس هەتا زیاتر بیخۆش برادەرت لەگەڵ نەبینی ئەو شوێن ئەو شتە ئەوەی خراپ ژێرگەی ئەیال سەی چۆن کەس لێرەی بەدانێ بارکەین تختەش دایلێ بن نەکەم ئەگەر ڕێکۆردی سوکان بۆسێ ئەوی کامێرای مۆبایلەکەیە نازانم کێشێت چی نجارە وەسێت لەم شوێنانەیە کە ئاوا ناڕوات ئەژڕوە ئاوا زۆری لێکەی بەس بی بە قورسەکە زۆر باشترە ئەزەم یەک دەرەجێ قورسی هەیە خاوە ئاوا ئەڕوات بەس کێشەکەی خاوە ئینە سیارەکانی تر هەیە نە سریعترە سیارە بۆ سیارەی گۆڕێت گێڕەکەی بەس حەیف کلاجی پێویست نییە ئەنی هەر بە بۆ قوڕەسی لێ باتە کلاجەکە بۆ کردە ئەنجە گێڕی گۆڕ بە گێڕ عادی نەگەر ئاوا تۆماتیکەکەی هەبێت و قورسەکە و واشی لێ ئەگرێ پێماوێ بەزی تر ئەوە ئیشی کۆمپیوتەر و شتیزە ئەماوایمان پێ زۆر کێشەیەوە بەدرستێ بەس ئەلا کولێ بە تازە کە ئاڕۆن شتێ تری بینەوەی بۆ جاری تر ئیسپادەی هەیە جا سەبارە دۆمۆنیکاکە و سیارە ڕەشەکەی تازەکەکەیانەوە دوانە ئێسەیانیان ئەنیێوان بە کاتی پێویست ئەوە ناگەم پێویستی شوێتم وەسداوێتە بەقوە دەبێت تەفەماسیە بە شوێنێکی تیا لە پێشمانە قوڕێکی بەجددی هەر ئاوەکەی تیاوێ ئاوی تیاوە ساڵ ڕاوە ئەگەر لێ بوو
شوێنی گراجەکەین لە سیارەدا بەشن سیارەکان مۆد نزەکە مۆنیکا پورە مێکزەمینی جێب هەرچێک ببێت لە مۆدەگا هەبێت هەندێ بزانانی ئەنجا مۆدی پارەگەشی تیا کێشی پارە و کێشەی پارە و ناوێت بەس بارەکان هەر ئەبێ بیان ئەگە سیارەکە زۆر بەقۆت بێت پارە و زۆر پێ بێ هەرچێک بێت تۆ ئەم بارە هەر بکەیت لو دوورەوە بۆ تاقەتێکی شێوێت İşte Bergen'e geçti. Kardeş. İşte ya. أكيد ريكوفر 100 داقري لسانه نجاره هنا ماب اكس اجيدو او شوينه جابو جراجكا اما اوكي بابچه د جراجكا سلي دا بزنينو بحاضري اما سيارة كيك حاضرة لا ليش ما نخرج زين شو هذا طبعا شي سيارة بالمحاولة جري وهي تدرس السيارة دي سيارة تازة أبديت كده دوينة أبديت اللي مفيشتري هو يعني مفيشتري لما أبديت ويلا كاني تازة زوجتي ظل بأخواتي شيء يشتري أنا بأخوان
سدات بالضبط. هو خمنا بنا مريت شكلي وهذا ماشي. كان شيء زنجيرة طلع سين تشتنا زور قرص زور صعب باشترين ماكينة باشترين اوش تاني كير اوش تاني نارو زور ولا شيء خلاص
ئەگەر ڕێمان لێ بگیرێت شتە ناڵ چونەوەی دەریێ شێڕ ڕای پێشێ گیرە جاتێک ئەوڕێی سیارەکە کێشێت
خداش يا جماعة الريكورد كده ممكن بس دي خليها جت 5 دقيقة من الريكورد وين ده أنا عليه زود دريجة يعني شيء الزفر إذا قاسي شيء تيجي هالنار بس قاسي شيء والله قاسي شيء أنا معه بقول جارنا النار كم كات أي مرة إن فايل إيش أجا سيبها باو كان زخم الناس كابتن bazılarıyla başlaşayım.
هەڕانی خۆشەویستی نەکۆتای ڤیددیۆگە هیوادارم بەدڵتان بێت لایک و سەبسکرایب لەبیر مەگەن هەتاوەکو ڤیددیۆیەکی در و پارتێکی تر خواتان نەگەر هەر لە خۆشییا بن خواحافظ.